باجارە پێناسەی تەقواکاری و جێمتمانەیەکە بکەین کە بەرامبەری وشەی عەدالەت دامان ناوت واتە ئێمە بە کوردی ئەڵێن جێمتمانەیی لە بەرامبەری العەدالە طبعا ئەوە تەقواکە ئەگرێتەوە. شەرع ناسان لە پێناسەی عەدالەیە ئەفەرمون یعنی جێمتمانەی ئەمەیە بریتیە لە یەکسانبوون و چوون یەکبوونی حاڵەتی کابرا لە دیندارێتیەکەیە یعنی پارسەنگ بوو بێ بە ئەخلاقیاتی دینەکە. هەروەها وتراوە هەر کەسێک گومانی لە دیندارێتیەکەی نەکرا ئەوە جێمتمانێ. دوو صفەتە بێ بۆی ببێتە سیما و مۆرچی. یەکەم سەرڕاستی دیندارەتی کە بەجێهێنانی فەرزەکانە سونەتەکانە تخن نەکەوتنەوەی حرامە یعنی گوناحە گەورەکان و بەردەوام نەبوونێتی لەسەر گوناحی بچوو. ئەمە یەکەم صفەتێتی کە دیارە دیندارێکی سەرڕاست. دووهەم عکسکردنەوە ڕفتاری جوامێرانە یعنی ڕفتاری جوامێرانەی لێوە دەرەکەوێت جگە لە مەسەلەی دینیەکی بە ممارەسەکردنی ئەو کارانەی جوانی ئەکەن و بە دوورکەوتنەوە لەو کارانەی سوچی ئەکەن یا پێی ناشیری نەبێ. زۆر عولەما لەمانە باسییان لەم صیفەتانە کردووە. ئیبن ضۆیان لە کتێبی مەنارە سەبیلی شەرحی دەلیلە لە مجەلدی دووهم لاپەڕە 487 باسی لەمانە کردو. هەروەها ابن قدامەی مەقدیسی و ئیمامی نەوەوی لە مجموعی شەو لە شەرحی نەوەویە و زۆر لە عولەمانی تریش باسییان لەمانە هەر کردووە کە هاتوونەتە سەرباسی جیهاد کە هاتوونەتە سەرباسی لێوەرگرتنی فەرموودە لە کەسێکەوە هەمویان باسییان لە حاڵەتی عەدالەتەکە کردو. ئێمەش ئێستا باسەکەمان لەسەر ئەمەیە کە دەینە سەر باسەکانی جیهاد و ئەو کەسانی کە ئەڵێن ئەبێت تەقواکاری و جێمتمانەیی واتە عەدالەت ببێ بە مەرجێک لە مەرجەکانی کابرای مجاهد ئەنجا چەک هەڵگرێ و جیهادەکە بکە. کە دەینە سەر مەرجەکانی جیهاد کە پێشتریش باسمان کردوون کە ئیبن قودامەی مەقدیسی هێنابوویەوە لەومانەوە وەرگرت بوو وتمان لە هەموو بابە فقهیەکانی ترا هەیە. زانیمان کە بریتیە لە مسلمانێتی باڵغ بوون ژیرێتی نێرینەیی لەشساغی سربەستی هەبوونی توانای دارایی مۆڵەتی دایک و باوک مۆڵەتی خاوەن قەرز ئەمە 9 شەرت لە کاتێکە کە جیهادەکە فەرزی کیفایەیە. ئەمە لە جیهادەکە کە فەرزی عینە تەنها 5 مەرج لەمانە ئەمێنێت و کە مەرجەکانی یەکەمن واتە مسلمانێتی باڵغ بوون ژیرێتی نێرینەی لەشساغی. عەبدی ژەو کاتە کە سەربەست نییە هەر لە سەرەتی پێویستە بڕۆ. وتیشمان کاتێک کە کافران هێرش هێنەران لە مەدای کورتکردنەوەی نوێژە کە 83 کیلۆمەتر 86 کیلۆمەترە با بڵێن بە 80 کیلۆمەتر بێ کە ئەوەندە لە مسلمانان نزیک بوونەوە ژنانیشە بێ فەرزی عینە بێت لە سەریان و ئانیشە بێت چەک هەڵگرن. کەواتە ئەبینی جێمتمانەیی بە سەرڕاستی دینداری و تەقواکاری لە هیچ حاڵەتێکیانە نەکراوە بە مەرجی چوونە جیهادەکە. نە حاڵەتی فەرزی کیفایە کە 9 مەرجەکەی تایە نە حاڵەتی فەرزی عین کە 5 مەرجەکەی تێ. ئەگەر ئەمە سەلمێنرا کە سەرڕاستی دینداری یعنی تەقواکاری و جێمتمانەی مەرجی جیهاد نییە بەهانەی ئەو کەسە ئەپوچێتەوە کە ئەڵێ حتممە نەبێ پەروەردەکاری تاکەکان بەردەوام بێ تا ئەگەنە ئاستی تەقواکاری ئەو کاتە ئەشێ بەشداری جیهاد بکەن. کەسێکیش کە داوای پەروەردەکردنەکەکە تا بەرزتریش لە جێمتمانەیەەکە ئەو هەر لە سەرەتاوە بەهانەی بڕراوە چونکە ئێمە نازانین ئەوەی ئەو ئەیڵێ تا کوێیە. لەوانەیە منهەجێکی خوێندنی دانابێ یا منهەجێکی ڕاضەی تەسەوفانەی داهێنابێت کە زاهیدانە و خەڵوتگرتنێک بێ کە بریتی بێ لە شەونێژ و ڕۆژیگرتنی دووشەمە و پێنجشەمان و تەقواکاری و سەرڕاستی و لە معاملەیە حەڵالخۆری و وەلحاصل کۆمەڵێک لەمانەی داناوە ئەڵێ ئەم کەسە کە گەیشتە ئەم پەروەردەیە ئەبێ جیهادەکە بکە. ئەمەش بەڕاستی مەرجێکە نە لە قورئانە هەیە دەلیلی هەیە نە لە حەدیثە دەلیلی هەیە نەیەکێ لە عولەمایان لە سەحابە لە تابعین لە تابعی تابعین فەرموویانە نە فەقیهێکیش کردوێتی بە مەرجێکی جیهادەکە. ئەمانە تەمەڵانی بەرسێبەر و ورە ڕووخاوەکان و دەروون بەزیوەکان دانیشتون و ئەمان کردووە بە هەنجەتێکیش کردویانە بە مەرجێکیش سەیرەوەی هەموو مەرجەکانی تریان پێ ئیلغا کردوێت. ئاەت قورئانیان ئاەتی قورئان و حەدیسی پێغەمبەری خوایان عەلەیهی سەڵات وسەلام پێ ڕەت کردوێت. کەوابوو ئەمە بەهانەی بڕاوە ئەمە هیچ بەهانەیەکی بەدەستەوە نییە. زۆر شەرعناسی ئومەتە بینی هەر بە پێچەوانەی ئەو گومانەوە بۆ چوونی خۆیان ڕوون کردوێتەوە فەرموون لە جیهادا جائیزە داوای یارمەتی و هاوکاری لە فاسق و دووڕوژ بکرێت
شکە دیارەکە لە زمانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دووڕوەکانیش ئەچوونە جیهادەکە. شەوکانی ڕەحمەتی خوای لێبێ لە نەیل الأوتارە لە مجەلەدی 8 لە لاپەڕە 44 ئەفەرمێ جائزە هاوکاری و یارمەتی لە فاسق دژی کافر بۆ مسلمان وەربگیرێ، هەروەها بەرامبەر یاخیبوانیش لە خەلیفە وەکو کە سەیدنا عەلی عەلەیهی السەلام یارمەتی لە ئەشعەث وەرگرت. ئیمامی نەوەوی ڕەحیمەهو الله لە مەجموعە فەرمێ ئەبوو بەکری جەساس کە حەنەفیە لە ئەحکام القورئانە کە تەفسیری قورئانە طبعا ئەفەرمێ جیهادکردن لە ڕیزی فاسقانە هەر وەکو جیهادکردنە لە ڕیزی تەقواکارانە هەردووکیان جائیزن. هەموو ئەو ئاەتانەی جیهاد فەرز دەکەن جیاوازیان نەخستۆتە نێوان جیهادکردن لە ڕیزی فاسق و جیهادکردن لە ڕیزی تەقواکارانە. ئەگەر فاسقەکان جیهاد ڕابگەێنن ئەبێ گوێڕایەڵیان بۆ دەرببڕ. ابن حزم رحمه الله دوای ئەوەی ئەو فەرمودانەی وەکو إن الله ينصر الدين بأقوام لا خلاق لهم، يعني خواهی پەروەردگارم دینە بە کەسانە سەرخا کە پشتی قیامەتیان نییە، يعني إن الله لا يؤيد هذا الدين بالرجل الفاجر، يعني خواهی گەورە ئەم دینە بە پیاوی تاوانکاریش سەرخا. دوای ئەم فەرمودەیە ئەفەرمێ ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئەشێ یارمەتی و کۆمەک دژی ئەهلی حرب، يعني دار الكفر دار الحرب لە کەسانی وەکو خۆیانەوە وەربگیرێ، هەروەها لە دژی یاخیبوان يعني ئەوانەی کە شۆڕشیان دژی خەلیفەی شەرعی کردووە یارمەتی لە ئەهلی فسق و فجورەوە وەربگیرێ. واتە تاوانکاران کە پابەندی خواپەرستی و ڕەفتاری مسلمانانە نین ئەشێ لەیانەوە یارمەتی وەربگرین دژی ئەوانی تر کە خەتەرترن، چونکە جیهاد هەروەکو لەسەر مسلمانی پیاوچاک فەرزە لەسەر گوناحکار و مسلمانی خراپەکاریش هەر فەرزە. ناشێ ڕێی جیهادیان لێ بژیرێ بەڵکو ئەبێ بۆ بەشداریکردن داوا بکرێ. ئەمە قەولی ئیمامی ابن حەزم بۆ ڕەحمەتی خوای لێ بکە لە کتێبی المحەلایە باسی کردو بە تەفسیل. پێشتر ئێمە هەر لێرە باسمان لە جائزبوونی جیهادکردن لەگەڵ ئەمیری گوناحکار و فاسقا کرد کە پێوترێ فاسق و فاجر. جا کە جیهاد لەگەڵ کەسی وایە بە ئەمیرێتی جائز بێ بە مەئموریەتی بۆچی جائز نییە کە بکرێ بە سەرباز؟ ئێمە کە ببین بە پێشمەرگەی ئەمیرێکی فاسق جا ئێمە کە تەقواکارانە ڕەفتارکەین بۆچی سەربازێکی فاسق ناتوانین قبولکەین؟ یان ئەمیرێکی لە خواترس و چاکمان هەیە پێشمەرگەیەکی هەیە یان دوانیان سیانە چەندێکی هەیە کەثیر الفجورن وەکو ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ معسكر كثير الفجور. جهادك لقل هردو جانا هرشي لقل كابراي أميري بتقوى ولقل كابراي أميري فاسقي شاشي كوابو ناشي بلين تقوى كاري وجيمت ماني عدالات أبي ركنيكي جهادك أبي بو أو بيجمرقيك أتشي بو جهاد. ابن تيمية رحمة إخوائي لبي بتفصيل كالرنجة من همو مجالك نبي بيهن ولا مجلدي بيستو هشتما للا برا بينصتو شش وبو بينصتو هشت لدولا بري تفصيلة باسي اوي كردوكا لما سليات شونا بيشتريش هندق لو بو تشوناني من هنا بو اللي رشا اگر چي تكرار ببيتو بلام هر استفاده افرمي اگر گونجا کەسێک ئەمیرەتی کۆمەڵە خەڵکێکی چاک و دیندار بە شێوەیەکی شەرعیانە دروست بکە ئەوە مەبەستەکە هاتۆتە دی. يعني هم ئەمیرەکە پیاو چاکە هەم خەڵکەکەش چاک و دیندارن کەوابوو ئەمە هەدەفەکەمان هاتە دی. ئەنجا ئەفەرمێ مادام ئامانج ڕەزامەندی خوای گەورە و سەرخستنی دینەکەی و سەروەری شەرعەکەی و جۆڕایەڵی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلامی پێدێتە دی کەوابوو ئەمە ئیشەکە باش. ئەگەر ئەمە هەر بەوە ئەگونجا کە ئەمیرێکی فاسق و گوناحکارێک قبول بکرێ یان ئەمیرێکی باشمان هەیە بەڵام خەڵکێکی نیەت پیس و خراپەکارەکرا جیهادەکە لەگەڵەمان ناکرا جائیزە. ئەفەرمێ جائیزە وەکو ئەوەی ئەمیرەکە بە زۆر دەسەڵاتی ئەمیرێتی خۆیە چەسپێنێ یان ئەوێ لەشکری کافران وەدەرنێ و خۆی ببێتە حاکمی ناوچەکە تەماشا ئەکرێ. ئەمە هەر ئیبن تەیمیە فەرمێ ئەگەر زیانی دەسەڵاتی کافران لە ناوچەکەدا زیاتر بوو لەو دید و هەڵوێست و ڕەفتاری ئەمیرە فاسقەکە کایەتی ئەبێ پابند بن بەویانەوە کە خراپەی کەمتر لێوە شێتەوە یان لێوە پیا ئەبێ. ئەمە لە بنەماکانی ئیسلامە کە ئەبێ ڕەچاو بکرێ، یعنی من ئوسوول الدین.
تەواو بۆ قسەی ئەو لەم ڕوانگەیەوە ئەبینین کە بنەماکانی دیدی ئەهلی سونەت و جەماعەت ئەوەیە کە جیهاد لەژێر ئەمیرایەتی پیاوچاک و پیاوخراپی مسلمانە ئەکرێ وەکو ئیمامی تەحاوی ڕەحمەتی خوای لێبێ باسی کردووە و عولەمانی تریش هەموو فەرموویانە کە الجیهاد ماض مع كل بر وفاجر چونکە ئەشێ خوای گەورە ئەم دینە بە کەسانی خراپیش سەرخە یان بە خەڵکانێکی ناپابەند یان بە ئیمارەتی فاسقێک فاجرێک یان لەگەڵ کۆمەڵە سەربازەکە کە بەدکاریان زۆرە وەکو ئیمامی ابن تەیمیە فەرمووی کەثیر الفجور حتمما مسلمانەکەوێتە سەر دوو ڕێیانێک کە هەرەبەیەکێکیان بگرێتە بەر یان وەلکردنی ئەم جیهادە لەگەڵ ئەوان و جیهاد نەکردن لەگەڵ یانە لەبەرەوەی فاسقن کە دیارە ئەنجامەکەشی زاڵبوونی غەیری ئەوانە بێ غەیری ئەوان دەسەڵاتە گرنە دەست کە مرتدن کافرن سەلیبیە کە هاتووە زیانی ئەمانە لە زیانی ئەمیرە فاسقەکە زیاترە چونکە ئەوان دژایەتی دین و دیندارانەکەن و سوکایەتی و زەلیلی و داماوی زیاتر بەسەر هەموو خەڵکەکە هێن یانە بێت ڕازی بین کە لەژێر ئاڵای ئەمیرەتی فاسقەکەیە جیهادەکە بکەین ئەمەش زیانی کەمترە ئەمە هێنانەدی ئەم بەرژەوەندیەیە کە ئەبێ لە هەموو حاڵەتێکی ترە ئاو هەر ڕەچاو بکرێ ئەنجا ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ زۆرینەی غەزاکانی دوای خولەفای ڕاشیدین هەر لەسەر ئەم شێوازە ڕۆیشتووە تا ئەگاتە ئەو شوێنەی کە ئەفەرمێ ئەگەر کەسێک پەی بەوە برد کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هێناوێتی و چەسپاندوێتی کە جیهادکردن تا ڕۆژی قیامەت بەردەوامە بێت و جائز نییە یارمەتی ستەمکاران لەسەر ستەمکردنەکەیان بدرێ لەوەش دڵنیا بوو کە هەڵوێستی نێوان ئەو دوو هەڵوێستە ئەوەیە کە ئیسلام دای ڕشتووە کە بریتە لە جیهادکردن دژی هەر کەسێک شایانی ئەو دژایەتیە بێ وەکو ئەو قەومەی پرسیارەکە دەربارەیان کراوە چکە پرسیارەکە لەوەکەنەوە لەو مجەلەدی 28 دەربارەی جەنگکردن دژی تەتار و مەغۆل لەژێر ئاڵای ئەمیرێکی فاسقیان لە ناو خەڵکانێکە لە معسکەرێکا کەثیر الفجورن ئەنجا ئەفەرمێ ئەمەش لەگەڵ هەموو ئەمیرێکی چاک و خراپی مسلمانە ئەکرێ چونکە هەر چۆنێک بن ئەمان لە ئیسلام نزیکترن وەک لە لایەنی بەرامبەر مادام جیهادەکەش ئەگەر فاسقەکە ئەمیرێتیەکەی نەکا ناکرێ کەوابوو ئەبێ جیهادەکە بکرێت کە لەگەڵ ئەمیرە فاسقەکە بەڵام ئەفەرمێ لەسەر گوناحکاریەکانی یارمەتی نادرێ بەڵکو لە فەرمانی خوایە جۆڕایەڵی ئەکرێت و لە سەرپێچی فەرمانی خوای گەورە جۆڕایەڵی ناکرێت چونکە جۆڕایەڵی مرۆڤ لە سەرپێچی خوای گەورەیە ناکرێت ئەمە قەولی ئیمامی ابن تەیمیە بەڕەحمەتی خوای لێ دوایی تریژە فەرمێ هەر لەو مجەلەدەیە مجەلەدی 28 لە لاپەڕە 508 ئەفەرمێ ئەمە دید و هەڵوێستی کۆن و نوێی شەرعناسان و پیاوچاکانی ئومەتە و لەسەر هەموو مسلمانێکی مکەلەف فەرزە ئەمە هەڵوێستێکە نەوەکو دید و هەڵوێستی خەواریجە کە بەهۆی کەم شارەزایی شەرع و وەرعی فاسیدەوە کەوتنە ناوی نەوەکو دید و هەڵوێستی مرجئەیە کە ئەڵێن گوێڕایەڵی و ملکەتی حاکم و دەسەڵاتداران بە هەموو شێوەیەک جائزە با پیاوچاکیش نەبن ئەمە قەولی ابن تەیمیە لێرا کۆتایی پێ دێمەوە سەر باسەکە ئەڵێم مەسەلەی جیهادکردن لەگەڵ ئەمیری چاک و خراپ البەڕ والفاجر لە دید و هەڵوێستی ئوسولی ئەهلی سونەت و جەماعەتە ئەوەندە جێگیر و نەگۆڕ وەکە خراوەتە ناو باسە عەقایدیەکانە وەکو پێشتر لە کتێبی شەرحی عەقیدەی تەحاویەوە نەقڵمان کرد کە ابن أبي العز حنفي كشرح عقيدة طحاوية كي كردوا نوسيوتي حج و جهاد لقال أميري مسلمانان و كاربدستاني أنا أكره بياوچاكو گناحكاريان وكو يكن يعني لقال هردو جانا هركره أماش تا روجي قيامت أمت بيوي پابند بيتو هيت شتيك بوچالي ناكاتوا يان هالي ناوشينتو وكو لا شرح عقيدة طحاوية للا پر 423 باسي كرد كوابو ئەم کورتە بە دوواداچوونە ئەوە سەلمێنە کە جیهادکردن لە ڕیزی کەسی فاسقا ئەمیر بێ یا مەئمور سەرکردە بێ یا سەرباز بە کۆڕای زانایانی ئومەت جائیزە ئەشێ لە هەندێک حاڵەت ئیشا فەرز بێ وەکو ئەوی کە ئیبن تەیمیە لە بڕگە نەقڵ کراوەکەی پێشووە ئاماژەی پێدا کە بەزاندنی لەشکری کافرە شەڕانیەکان بە جیهادکردن لەژێر ئاڵای ئەمیرێکی فاسقانە بێ نایاتە دی ئەو حاڵەتە فەرزە لو برو تترو مغول هن لم برو كابرايكي فاسق هيا يان كابرايك هاتو بيشتر اولادي خليفة و اولادي ملك و بو شرطة
ڕاویانە نێنەوە دەریانەکەین و جیهادەکەیان لەگەڵەکەم و پارە و سەرۆت و سامان و عەشرەتی خۆمە خەمە ئیشەکەوە بۆی من لە دوای ئەو ببم بە ئەمیری ناوچەک. هەڵێن باش، چونکە دەرپەڕاندنی کوفری ڕۆژ ئاوایی و ئیستیعمار و احتیلال باشترە، بە تەکیدەوە باشترە کە ئەم پیاوەژە بێ بە ئەمیرمان قیرسێ خۆی فسق و فجووری خۆیەوێ، مادام فسق و فجوورەکەشی ناگەڕێتەوە سەر خەڵکەکە، مادام ڕێگادا ئەحکامە شەرعەکان لە دارالئیسلامێکا تەنفیز ببن، مادام کوفر ناکا بە دەستور یاسای هاوردە ناهێنێتە پێش، مادام کوفری بەواحی لێ دەرنەکەوتووە با ئەم ئەمیر بێت و سەلیبی حاقیدەکان دەرکەینە دەرەوە.